ئێمە پێش کرێنتین ژیانمان ئاسایی بوو، دوای کرێنتین دەسی پێ کردوانێ ژیانمان وەک قرس بوو لەسەر ئێمە بە جۆرەی ڕێنمایەکانی تەندروستی و قامقامەتی سلێمانی ئەمە بۆمانێت لە سعاسی پاژنیۆڕۆ داینین هەتا 6 و چالک 6 و نیو لەگەڵ دوکانەکانە ئێمە بازاڕەکانی ئێمەش داخرێ. کاتەوە بڕیارێکی دڵخۆشکەرە بۆ ئێوە هەتاوەکو ئێستا. بڕیارێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە و بەڕاستی زۆر خەڵک دڵی پێی خۆشە هیوادارین لە حکومەشتی باشتریش کات و هەر لە کەناڵەکەی ئێوە شۆمن سوپاسی دام و دەستگاکانی حکوومەتەکەم بە تایبەتی ئاسایشی سلێمانی پۆلیسی سلێمانی قایمقامێت مەڵبەندی سلێمانی زۆر هاوکارمان بوون زۆر لە پشتی فەقیر و هەژارن هیوادارم باشتری ژیان ئاسایی بێتەوانێ و دۆخەکە بەرەو باشتریش بڕوات. دەکوانەوە لە ڕۆژانی پێشووترا داواکاریتان هەبوو داواکاری ئێستاتان چییە لە لایەنە پەیوەندیدارەکان کە بۆ ئێوە جێبەجێ بکرێت وەکو چینی کاسبکار. ئێمە چینی کاسبکاران بەس داواکاریمان ئەوە بوو لە بەڕێز قایمقامی سلێمانی کە کاتێکمان بۆ دیاریگە ژیان و گوزارانی خۆشمان بەرین بەڕێوانە و وەک چینی فەقیر بەڕاستی بە خۆشحاڵیێوانێ هاتە سەرخەت هەموو دام و دەستگاکانی حکومەت کاتێکیان بۆ دیاری کردین لە سەعاسیەوە ئێمە ئیشکەین هەتاکو 6 و نیو بە ئێوارە.